بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، داواکارم لە خوای پەروەردگار بەرەکەت بکاتە ئیشەکانمانەوە و علمی نافعمان پێ ببەخشێ و ئیخلاص و سەواب بکاتە ئیش و کارەکانمانەوە. خۆشحاڵم بۆ جارێکی تر لە بانەی دووەمدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە لە خولی چلینەی قورئانی، واتە الأربعون القورئانیە، ئەو چل فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کەوا دانەری پەرتووکەکە شێخ ئەحمەد کۆی کردووەتەوە لە پەرتووکێک و ناوی ناوە الأربعون القورئانیە. خۆشەویستان، ئەم ڕۆوانەی دووەمە ئەوە بوو لە وانەی یەکەم 5 فەرمودەمان خوێند بە پەرتووکی بە وتاری پەرتووکەکەوە کە فەرمودەکەی عومەری کوڕی خەتاب بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی نیەت، و هەروەها چووینە خزمەت بەندی یەکەم دەربارەی ئەو فەرمودانەی کە هاتوون سەبارەت بە فەزڵەکانی قورئانی پیرۆز و تێڕامان تێیدا. فەرمودەی یەکەم فەزڵی بە کۆمەڵ و ڕامان و وردبوونەوە لە قورئانی پیرۆزدا بوو، و فەرمودەی دووەم شەفاعەت و تکاکردنی قورئانی پیرۆز بۆ هاوڵەکانی لە ڕۆژی قیامەتدا. فەرمودەی سێیەم خوێندنەوەی هەر پیتێک لە قورئانی پیرۆز کە بەدە چاکەیە. فەرمودەی چوارەمیش نمونەی ئەو ئیمانداری کەوا قورئانی پیرۆز دەخوێنێت و هەروەها منافقیش. ئەمڕۆ لەوانەی دووەمدا دەچینە خزمەت فەرمودەی پێنجەم کە دەربارەی پاداشتی کەسێک کە قورئان بەڕەوانی دەخوێنێت و کەسێکیش بە زەحمەت دەیخوێنێت. عن عائشة رضي الله عنها قالت: قال رسول الله صلى الله عليه وسلم: الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة، والذي يقرأ القرآن ويتتعتع فيه وهو عليه شاق له أجران، وفي الرواية: والذي يقرأه وهو يشتد عليه له أجران. رواه البخاري ومسلم، واللفظ لمسلم وأهل السنن. خۆشەویستان، طبعا فەرمودەکان دێتە سەر شاشەی کەناڵی ئاسمانی بانگەواز، دەتوان تەماشایکەن کاتێک فەرمودەکان دەخوێنینەوە. لەم فەرمودە کە دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەیگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: الماهر بالقرآن. سەرەتای ئەم فەرمودەیە بە الماهر بالقرآن دەستی پێ دەکات، ئەوەی کەوا بە جوانترین شێوە قورئانی پیرۆز دەخوێنێتەوە، زیرەگە تێیدا، بە جوانترین شێوە لەبەری کردووە، حروفەکان و مەخاریجەکانی بە جوانترین شێوە حەقی خۆی پێدەدات. ئەم کەسەی کەوا ئەم سیفەتەی هەیە کەوا ماهیرە، زیرەگە، بە جوانترین شێوە قورئان دەخوێنێتەوە، لەگەڵ کیایە؟ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ: مع السفرة الكرام البررة، لەگەڵ ئەو فریشتانەیە، لەگەڵ ئەو مەلائیکەتانەیە کەوا نوێنەرایەتی دەکەن لە نێوان خوای پەروەردگار و لە نێوان بەندەکانی خوای پەروەردگار. ئەو فریشتە بەڕێزانن، ئەو فریشتانن کەوا نزیکن لە خوای پەروەردگارەوە، واتە ئەو کەسەی کەوا هەوڵ و ماندوو دەبێت لەگەڵ ئەوەی بە جوانترین شێوە فێری قورئان ببێتەوە و بە جوانترین شێوە قورئان بخوێنێتەوە و بە جوانترین شێوە قورئان لەبەر بکات و پاشان ئیشیشی پێ بکات، ئەوە لەگەڵ ئەو فریشتانەیە. والذي يقرأ القرآن ويتتعتع فيه، و ئەو کەسێکی کەوا قورئان دەخوێنێ و بەڵام
دەمی زمانی تەتەڵە دەکات گرانە لەسەر زمانی ناتوانێت بەو شێوەی کەوا ئەو ماهر القورئانە کە بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک دەیخوێنێتەوە کە ئەو بیخوێنێتەوە ئەمە چی بۆ هەیە؟ ئایا ئەمە ئەجر و پاداشتی بۆ هەیە؟ بەڵێ خۆشەویستان ئەمیش ئەجر و پاداشتی بۆ هەیە. پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێت وهو عليه شاق له ئەجران، دوو ئەجری بۆ هەیە، دوو پاداشتی دەدرێتەوە. پاداشتی ئەوەی کەوا زۆر زۆر قورسە لەسەر زمانی کە زۆر زۆر هەوڵەدات بۆ ئەوەی فێر ببێ و قورئان بخوێنێتەوە، و پاداشتی خوێندنەوەی قورئانەکەشی بۆ هەیە. بۆیە لە ڕیوایەتەکەی ترە دەفەرمێت والذي يقرأه وهو يشتد عليه له أجران، کەوا زەحمەتە لەسەری کاتێک قورئان دەخوێنێتەوە ئەوە دوو ئەجر و پاداشتی بۆ هەیە. بەڕاستی ئەوە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە ئازیزانم. با ئێمە هەوڵ بدەین کەوا لەو کەسانە بین بە جوانترین شێوە قورئان بخوێنینەوە، چونکە قورئان کتابی خوای پەروەردگارە، کەلامی ڕەب العالەمینە. شایستەی ئەوەیە کەوا وەختی بۆ تەرخان بکەین بۆ ئەوەی بە جوانترین شێوە قورئان بخوێنینەوە و هەروە بە جوانترین شێوەش قورئان لەبەرکەین. و ئەو کەسشی کەوا ناتوانێت بە شێوەی یەکەم وەکو شێوەی یەکەم بێت، گرانە لەسەری کەوا قورئان بخوێنێتەوە و ناڕەحەت دەبێت کەوا قورئان بخوێنێتەوە، ئەو کەسەش ئەجر و پاداشی خۆی هەیە. ئەجا بۆیە هەردووکیان ئەجر و پاداشتیان هەیە. باشە پرسیارێک ئەگەر بکرێت، ئەجر و پاداشتی یەکەمیان زیاترە ئەفضەلترە یان ئەو کەسەی کەوا ناڕەحەتە لەسەری کاتێک قورئان دەخوێنێت و یان کاتێک ئەیەوێ قورئان لەبەرکات؟ بێگومان ئەوەی کەوا بە جوانترین شێوە قورئان دەخوێنێتەوە ئەجر و پاداشتەکەی زیاترە لە جۆری دووەم کەوا گرانە لەسەری، لەبەر ئەوەی هەوڵی داوە ماندوو بووە لە دەرکردنی پیتەکانی مەخارجی حروفەکان، اینجا بە شەو ڕۆژ هەوڵی داوە کەوا قورئانەکەی خوای پەروەردگار لەبەر بکات، ئیشی پێ بکات، بۆتە هاوڵی. ئەمانە هەمووی صفاتن. اینجا دوای ئەوەش سێرەکەی ئەو کەسەی بەو جۆرەیە لەگەڵ فریشتەکانی خوای پەروەردگارە. صنفی دووەمیش، جۆری دووەمیش کە قورسە لەسەری قورئان دەخوێنێ، ئەویش بە هەمان شێوە ئەجر و پاداشتی بۆ هەیە. اینجا بۆیە خۆشەویستان لێرەوە جێی خۆیەتی، یعنی ئالەم فەرمودەی ئەومان بۆ دەردەکەوێت کەوا هەوڵ بدەین پسپۆڕیمان هەبێت لە هەر زانستێک لە زانستەکان. ئێستا چۆن ئەو موسڵمانی کەوا هەوڵی داوە گەشتۆتە ئەو پلەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناویبنە ئەلماهر بالقورئان لەگەڵ فریشتەکانی خوای پەروەردگاران، دیارە هەوڵ و کۆششیان داوە و پسپۆڕیان هەیە لە خوێندنەوەی قورئان و هەروەها لە لەبەرکردنی قورئانی پیرۆز. اینجا بۆیە لە زانستەکانی تریشا ئێمە پێویستیمان بەوە هەیە کەوا ئەهلی اختصاسمانە بێ، پسپۆڕ بن لە زانستەکان بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی ئەو زانستەوە و کە پسپۆڕن تێیدا بە جوانترین شێوە خزمەتی دین و نیشتیمان بکەن. دەچینە خزمەتی فەرمودەی شەشەم، فەزلی قورئان خوێندن لە نوێژدا. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم أيحب أحدكم إذا رجع إلى أهله أن يجد فيه 3 خليفات عظام سمان؟ قلنا نعم. قال ف3 آيات يقرأ بهن أحدكم في صلاته خير له من 3 خليفات عظام سمان. رواه مسلم. خۆشەویستان، ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیگێڕێتەوە دەفەرموێت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی أيحب أحدكم إذا رجع إلى أهله، یعنی یەکێکتان حەز دەکەن پێی خۆشەکەوە بگەڕێتەوە بۆ لای خێزانەکەی یان کەسوکاری یان بۆ ماڵەوە
أن يجد فيه 3 خليفات عظام سمان. خليفات واتا كوي حشترة خليفة أو حشترة ئاوسە اینجا زەخمیشە گەورەیە پاشان قەڵەویشە بە گۆشتە واتە کامل مواسەفاتی تێدایە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو نمونای هێنێتەوە بۆ ئەوەی ئەو کەسانە بە جوانترین شێوە تێبگەن. اینجا ئەمە دەرسێکی تربەوی تایە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆ بانخوازان، بۆ مامۆستایان، بۆ هەر کەسێک هەیەوێت تەوجیه و ڕێنموویی خەڵک بکات، ئەبێ بەقەدەر عەقڵی ئەو خەڵکە قسە بکرێت. ئەو شتێکەوە لە ناویان باوە بەو شتانە نمونە بێننەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو نمونەی هێناوەتەوە بە حوشتر لەبەر ئەوەی ئەوان لەو سەردەمە لە لای عەرەب باشترین شت و بەهاترین شت لەلایەن بریتی بووە لە حوشتر. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی حوشتری بۆ هێناونەتەوە ئەڵێ ئەگەر گەڕانەوە بۆ ماڵەوە حەزەکەن ئاوها 3 حوشتری بەو شێوەیە بەو مواسەفاتە لە ماڵەکانتان بەسرا بێتەوە و بوونی هەبێ. سەحابەکانیش فەرمویان بەڵێ یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فثلاث آيات يقرأ بهن أحدكم في صلاته خير له من 3 خليفات عظام سمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بیستی حەزیان لەو شتەیە بزانە چۆن پەروەردەی سەحابەکان دەکات عليه أفضل الصلاة والسلام. خواهي قول لصحابة كان رازي بيت. أعرف 3 آيات يقرأ بهن أحدكم في صلاته. 3 آيات بخيون يتوا هركس يكتان لكاتي نيوجكيا أو نيوجش تي سنة بيت يان فرض بيت أو چاكتر و باشتر لو 3 حشتري كوا بو مواصفاتانية کە لە ماڵەکانتان بوونی هەبێت. واتە 1 ئاەت بەرامبەر حوشترێک 2 بەرامبەر 3 بەرامبەر 3 بەرامبەر 2 بەرامبەر 2 3 بەرامبەر 3 هەروەها قیاس بکاتە چەند ئاەت زیاتر بخوێنیتەوە لە نوێژەکانتە ئەوە تۆ ئەوەنە یعنی وەکو ئەو حوشترانە کەوا حەزی لە یەکێک هەبێت یان هەر شتێک ئەم سەردەمەکەوە حەزەکەی لە ماڵەکانتانە بوونی هەبێت. ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو دەرسە تەربیەمان پێدات کەوا ئێمە زیاتر ئیحتیمام بدەین بەو شتانی کەوا ئەجر و پاداشی تایە و پەیوەندی بە ڕۆژی قیامەتەوە هەیە، هەروەها بۆ دنیا نەبێت. ئەوە دەرسێکی تەربەوی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. جا بۆیە خۆشەویستان با ئاگامان لە نوێژەکانمان بێت بە جوانترین شێوە ئەدای بکەین و هەروەها بتوانین زیاترین ئاەت لەو نوێژانە بخوێنینەوە بۆ ئەوەی ئەجر و پاداشێکی زۆرمان هەبێت. ئاگامان لە نوێژەکانمان بێت. بەڕاستی نوێژ عەمودی ئەو ئیسلامەیە، پای ئەو ئیسلامەیە. ئەبێ گرنگی زۆری پێ بدەین لەبەر ئەوەی ئینسان ینی کاتێک کەوا ئاەتەکان لە نوێژا دەخوێنێتەوە و تەدەبوری ئاەتەکان دەکات ئەوە چاکترە و ئەفزەڵترە لەو کەسەی کەوا قورئان دەخوێنێتەوە لە خارجی نوێژ. بۆ لەبەر ئەوەی تۆ ئەگەر ئەتەوێ مناجاتی رب العالمین بکەی ئەوە لە نوێژەکانە مناجاتی رب العالمین دەکەی. ئەگەر ئەتەوێ خوای پەروەردگار گفتوگۆت لەگەڵا بکە ئەوە تۆ قورئان دەخوێنیتەوە واتە ئەو دوو نیعمەتە لە نوێژا کو ئەبێتەوە. بەڵام ئەگەر لە خارجی نوێژ بێ تەنها گفتوگۆیە لە نێوان خوای پەروەردگار و عەبدەکانێکەوە ئینسان قورئان دەخوێنێتەوە. بۆیە گرنگی بدەین بە نوێژەکانمان، لە نوێژەکانمانە زیاتر قورئان بخوێنینەوە و ئاەتەکان زیاتر بکەین بۆی ئەو ئەجر و پاداشتەمان دەستکەوێت. فەرموودەی حەوتەم فەزلی ئەو کەسانەی کار بە قورئان دەکەن. خۆشەویستان
پێم خۆشە کەمێک وەرببینەوە لەم فەرموودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. عن النواس بن سمعان الكلابي رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: يؤتى بالقرآن يوم القيامة وأهله الذين كانوا يعملون به، تقدمهم البقرة وآل عمران، وضرب لهما رسول الله صلى الله عليه وسلم 3 أمثال ما نسيتهن بعد. قال: كأنهما غمامتان أو ظلتان سوداوان بينهما شرق، أو كأنهما فرقان من طير صواف يحاجان عن صاحبهما. هذا لفظ أحمد ورواه مسلم، لكن فيه بدل تقدمهم تقدمه، وبدل يحاجان تحاجان. نواسی کوڕی سەمعان ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ گەڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی: يؤتى بالقرآن يوم القيامة. هەل لەسەرەتاوە ئەبێ ئێمە بزانین کەوا ڕۆژێکەیە ناوی ڕۆژی دواییە، ناوی ڕۆژی قیامەتە. ئەو ڕۆژی قیامەتە پێویستیمان بە کردەوەیە، پێویستیمان بە کردەوەی چاکە، ئەگینا هیچ شتێک فریامان ناکەوێت. بۆیە لەم دنیا ئەبێ هەوڵی ئەوە بدەین کەوا ئیشی چاکە بکەین، کردەوەی باش ئەنجام بدەین بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە فریامان کەوێت. و باشترین ئیش و جوانترین ئیش بریتیە لە خوێندنەوەی قورئان و پاشان ئیشکردن بە قورئانی پیرۆز. يؤتى بالقرآن يوم القيامة. قورئان لە ڕۆژی قیامەتە دێت. وأهله الذين كانوا يعملون به. دوو خەت بێنن بەژێر ئەم دێڕە وأهله الذين كانوا يعملون به. ئەو هاوڵانەی قورئان لەگەڵ قورئانە دێن وەسیفەتیان ئەوەیە کەوا کردەوە و ئیش بە قورئان دەکەن. كانوا يعملون به، واتە ئیش بە فەرمانەکانی خوای پەروەردگار دەکەن، هەر فەرمانێکیان بۆ هاتووە جێبەجێی دەکەن، هەر نێهەیەک لە شتێک کراوە دوور دەکەونەوە لێ و قەدەغەیە و نزیکی نابنەوە. بۆیە خۆشەویستان گرنگترین شت لە ئیسلامە ئەوەیەکەوە ئەو علمەی کە پێتە ئەبێ پاش تێگەشتن لە علمەکە ئەبێ ئیشی پێ بکەی، کرداری پێ بکەی، ئەگینا هیچ سوودێکی نییە و علمە. ئەگەر علمێک نەچێتە بواری جێبەجێکردنەوە چی سوودێکی هەیە؟ شەیطانیش زانا بوو، بەڵام کەوا فەرمانەکانی خوای پەروەردگاری شکاند، ئەوە مەسیرەکەیەتی کەوا لە قورئانە بوو. جا بۆیە لە ڕۆژی قیامەتە قورئان دێت، هاوڵانی قورئان دێت کەوا بە شەو و ڕۆژ لەگەڵ قورئانە بوونە، لە نوێژەکانە قورئانیان خوێندووە، شەو نوێژیان کردووە و قورئانیان خوێندووە، و هەروەها ئیشیان بە قورئانەکە کردووە. سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی پێشەوەی ئەو مرۆڤن، چونکە ئەو مرۆڤە ئەو موسڵمانە سوورەتی قورئانی خوێندووە، سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمرانی خوێندووەتەوە و لەبەریان کردووە و ئیشیان پێ کردووە. ئەوەش ئەفزەڵیەتێکە بۆ سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمران دێن لە پێشەوەی ثەوابەکانیان، ثەوابی ئەو سوورەتانە لە پێش ئەو کەسن کەوا هاوڵی قورئانە. وضرب لهما رسول الله صلى الله عليه وسلم 3 أمثال ما نسيتهن. أما قصي نواسي كري سمعان. قال بزانة بچي دين كأنهما غمامتان، يعني سورة بقرة وسورة آل عمران وكدو هور أو ظلتان سوداوان بينهما شرق، يعني دو سيب رشن لنيوان عند روشنايك هيا، أو كأنهما فرقان من طير صواف، يعني وكو دو
فەریقن دوو کۆمەڵن لە تەیر و باڵندا ڕێک ڕاوەستاون هەر وەکو چۆن نوێژ خوێنان لە نوێژا ڕێک دەوەستن کە ئەنەهم بنیان مەرسوس ئەوانیش بەو شێوەن ئەم دوو سوورەتە پیرۆزە لە قورئانی پیرۆز یحاجانی عن صاحبهما دیفاع و بەرگری دەکەن لە هاوڵەکەیان چونکە لە دنیادا شەو ڕۆژیان خستووەتە سەر یەک بۆ ئەوەی چییە؟ ژیان ببەنە سەر لەگەڵ سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمران و هەروەها تێکڕای سوورەتەکانی قورئانی پیرۆز و پاشان ئیشیانیش کردووە بە قورئانی پیرۆز. ئەلەم فەرموودەیە بەڕاستی پند و وانەی زۆر زۆر تایە، ئەبێ ئێمە زیاتر ورد ببینەوە لێی، چونکە پەیوەندی بە ڕۆژی قیامەتەوە هەیە، باسی ڕۆژی قیامەتمان بۆ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەروەها پەیوەندی بە ئەوە هەیە کەوا تەنها قورئان خوێندن بەس نییە، دەبێ کاری پێ بکەی ئینجا، چونکە خوێندنەوەی قورئان و کارپێکردنی بەڕاستی بەختەوەری دەبەخشێت بە مرۆڤەکان، دەبەخشێت بە موسڵمانەکان. قورئان بۆوە هاتووە کەوا ئێمە ئیشی پێ بکەین، کاری پێ بکەین، لە سنوورەکانی بوەستین، لە حدودەکانی بوەستین، لەو نیداعانەی کەوا خوای پەروەردگار لە قورئانە بانگ لە ئیمانداران دەکات، ئەبێ ئێمە بوەستین بزانین داوای چیمان لێ دەکات. خۆشەویستان، تەنها کافی نییە کەوا ئێمە بەس قورئان بخوێنەوە ئەجرەکەمان دەستکەوێ. ئەگەر ئیشی پێ نەکەین کێ ئیشی پێ بکە؟ ئەگەر ئەهلی ئەم ئومەتە ئیش بە قورئان نەکەن کێ ئیشی پێ بکە؟ گاور و جوولەکان ئیش بە قورئان بکەن، یان ئێمە موسڵمان ئەبێ ئیش بە قورئانی پیرۆز بکەین؟ ئیشکردن زۆر زۆر گرنگە. ئەگەر تەماشای حاڵی خۆمان بکەین خۆشەویستان، دەبینین ئەمڕۆ زۆر دەبیستین، زۆر دەخوێنینەوە، بەڵام لە بواری جێبەجێکردنە و لە بواری کرداریە بەڕاستی کۆڵەوارین. بۆیە حاڵمان بەو شێوەیە. ئەوەش لە بابی ڕەشبینیوە ناڵێم، لە بابی ئەوە دەڵێم کەوا ئاوڕێک بدەین بە خۆمانە و ئەگەر هەتا ئێستاش تەنها بەس قورئان دەخوێنینەوە بۆ ئەوەی کە ئەجرێکمان دەستکەوێ، ئەجرشت دەست دەکەوێ، بەڵام ئەگەر بتوێ ببیتە هاوڵی قورئان، ئەبێ قورئان جێبەجێ بکەی لە ڕۆژانەی خۆتە. دەچینە هەر لەو فەرموودەیە، فەرموودەیەکی تری هێناوەتەوە دانەری کتێبەکە کە دەفەرمێت: وعن أبي موسى الأشعري رضي الله عنه قال عن النبي صلى الله عليه وسلم قال: مثل المؤمن الذي يقرأ القرآن ويعمل به كمثل الأترجة طيبة الطعم وطيبة الريح، ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن ويعمل به كمثل التمرة طيبة الطعم ولا ريح لها. رواه البخاري. بۆ فەرموودەی هێناوەتەوە لەبەر ئەوەی باسی جێبەجێکردنی قورئان دەکات، وەکو هاتووە الذي يقرأ القرآن، مثل المؤمن الذي يقرأ القرآن ويعمل به. هەروەها ئەو کەسەشی کەوا ئیماندارە بەڵام کە قورئان ناخوێنێتەوە بەڵام ئیشیشی پێ دەکات. جا بۆیە ئەمە دوو جۆری ئیماندارە، جۆرێکیان دەیخوێننەوە و ئیشی پێ دەکەن. ئەوە وەک چۆن دەڵێ نور على نور، ئەوە لەسەر خێرێکی زۆر زۆر گەورەیە، ئەوەیە کەوا هاوڵی قورئانە. هەروەهاش ئەو ئیماندارەی کەوا وەکو خورمایە لا يقرأ القورئان بەڵام چییە؟ ئیشی پێ دەکات. هەندێکمان هەیە بۆ نمونە نازانێ قورئان بخوێنێتەوە، بەڵام سبحان الله چ پیاو بێ چ ئافرەت بێ، کاتێک لە مامۆستایەکی بەڕێز گوێبیستی وتارێک دەبێ، گوێبیستی ئاەتێک دەبێ، وەکو بەڵگەیەک ئەیهێنێتەوە و دەڵێت خوای پەروەردگار داوای ئەوەمان لێ دەکا و ئەمرمان بەوە پێ دەکات و فەرمانمان پێ دەکات و ئینجا دوای نەهی لەوە دەکات، ئەم پیاوەکەوە نەخوێندەوارە تەنها ئەو ئاەتە گوێی لێ دەبێ جێبەجێی دەکات.
ئەوە لە نیعمەتێکی گەورەدایە. بەڕاستی ئەبێ ئێمە بۆ شێوە بین. ئەگەر قورئان بخوێنینەوە خۆمان بزانین توێ بگەین و لە تەفسیرەکەی و تێ بە جوانترین شێوە تەدەبوری بکەین، ئەبێ ئیشی پێ بکەین. ئەگەر ئەو کەسەشی کەوا نازانێت قورئان بخوێنێتەوە توانای ئەوەی نییە، بەڵام گوێبیستی دەبێت، گوێی لێ دەبێت کەوا فەرمانێک دێت تێنەکەی چییە؟ یعمل به، ئیش بە قورئان دەکات. ئەمانە لەسەر خێرێکی زۆر زۆر گەورەن خۆشەویستان. دەچینە سەر فرمودەی هەشتم، خوێندنەوەی سوورەتی ئەلبەقەرە لە ماڵەوە، فەزڵی خوێندنەوەی سوورەتی ئەلبەقەرە لە ماڵەوە. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا تجعلوا بيوتكم مقابر إن الشيطان ينفر من البيت الذي تقرأ فيه سورة البقرة. رواه مسلم والترمذي. أبو هريرة رضا ورحمتي خوای لێبێ دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ: لا تجعلوا بيوتكم مقابر، ماڵەکانتان مەکەن بە گۆڕستان. بۆچی یا رسول الله؟ لا تجعلوا بيوتكم مقابر، ماڵەکانتان مەکەن بە گۆڕستان. إن الشيطان ينفر من البيت، شيطان رادكات أو مالت شول دكات كوا تقرأ فيه سورة البقرة، كوا سورة بقريتي دا دخين ريتوا. لم فرموديو من بدردك يا خوشيستان، هەر ماڵێک ئەگەر قورئان و زیکری خوای پەروەردگاری تێدا نەبوو ئەو ماڵەوەکو گۆڕستان وایە. هەروەهاش ئەومان بۆ ڕوون دەبێتەوە و سوود لەو فەرمودەیە وەردەگرین کەوا قورئان خوێندن بۆ ئەوە نەهاتووە کەوا لە گۆڕستانەکان بخوێنرێتەوە، بەڵام ئەبێت لە ماڵەکان بخوێنرێتەوە، لە مزگەوتەکان بخوێنرێتەوە، دەبێت بێتە بەرنامەی ژیانمان. إن الشيطان ينفر من البيت الذي تقرأ فيه القرآن، شيطان رادكات أو مالت شول دكات كوا تقرأ فيه سورة البقرة، سورة بقرة تدا دخل ريتوا یان بە شێوەیەکی گشتی قورئانی تێدا دەخوێنرێتەوە. جا بۆیە خۆشەویستان ماڵەکانمان بە قورئان زیندوو بکەینەوە، ئاوەدان بکەینەوە، قورئانی تێدا بخوێنرێتەوە، بە تایبەت سوورەتی بەقەرە، بە تایبەت سوورەتی بەقەرە. بەڵام ئەوەش ئەوە ناگەێنێ کەوا بڵێن ئەو فەرمودەمان گوێ بیست بووە تەنها و تەنها بەس سوورەتی بەقەرە بخوێنەوە، ژیانمان هەمووی بەس تەنها لەگەڵ سوورەتی بەقەرە بێت. سوورەتی بەقەرە ئەو فەزڵانەی هەیە، هەروە لە فەرمودەکەی پێشتریش ئەو فەزڵانەی هەیە، بەڵام قورئان هەمووی فەزڵ و قورئان هەمووی مبارەکە، ڕێنمووی تێدایە. ئەبێ ئێمە گرنگیمان بە هەموو قورئان بێ و جوزئێک لە جوزئەکانی قورئان سوورەتی بەقەرەیە. سوورەتی بەقەرە زۆر زۆر گەورەیە. سوورەتی بەقەرە هەندێک فەزلی تری تێدایە ئینشاء الله تعالی لە فەرمودەکانی ترە بۆمان دەردەکەوێ. جا بۆیە خۆشەویستان ئێمە دەزانین کەوا دوژمنی سەرەکی مرۆڤایەتی بریتیە لە شەیطان. ئەبێ ئێمەش وەکو خوای پەروەردگار لە قورئانەکەیە باسی دەکا بۆمان، ولا تتبعوا خطوات الشيطان، نابێ شوێن هەنگاوەکانی شەیطان بکەوین، لەبەرەوەی شەیطان دائیمەن ئەمر بەچی دەکات؟ بە خراپە دەکات. شەیطان دوژمنی ئاشکرای ئێمەیە. خوای پەروەردگار ئەفەرمێت کەوا بیکەن بە دوژمنی ئاشکرا، یعنی إنه لكم عدو مبين، یعنی دوژمنێکی ئاشکرایە. ئەبێ ئێمە ئاگاممان لە شەیطان و لە وەساویسی شەیطان بێت، چونکە هەرچی نەگبەتی و قوربەسەری و بەدبەختیەیە لە ڕێگەی شەیطانەوە بێ و ئەو کەسانی کەوا ئاگان لە خۆیان نییە ڕێگەی شەیطانیان کردووە. بۆی ئەبێ زۆر زۆر وریابن، ئاگایان لە خۆیان بێت. شەیطان دوژمنی سەرەکی مرۆڤە، بە تایبەت موسڵمان، چونکە هەوڵ دەدات کەوا موسڵمان لە ڕێگە دەرهێنێت و بەرەو دۆزەخ بیبات. فەرمودەی نۆیەم فەزلی خوێندنەوەی قورئان بە ئاشکرا و بەنهێنی.
عن عقبة بن عامر الجهني رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: الجاهر بالقرآن كالجاهر بالصدقة، والمسر بالقرآن كالمسر بالصدقة. رواه أحمد وأبو داود والترمذي والسياق والنسائي. وقال أبو عيسى الترمذي: هذا حديث حسن غريب، وصححه الألباني. عقبەی کوڕی عامر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت: بیستم پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێ: الجاهر بالقرآن كالجاهر بالصدقة. ئەو کەسەی کەوا بە ئاشکرا قورئان دەخوێنێتەوە وەکو ئەو کەسەیە کەوا بە ئاشکرا سەدەقە و بەخشین بکات. والمسر بالقرآن كالمسر بالصدقة. ئەوەشی بەنهێنی قورئان بخوێنێتەوە وەکو ئەو کەسەیە کەوا بەنهێنی سەدەقە و بەخشین بکات. چیمان بۆ دەردەکەوێت ئازیزانم لەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ هەندێک عیبادات هەیە بە ئاشکرا دەکرێت، بۆ نمونە نوێژە جەماعەتەکان، بانگدان، حەجکردن. ئەمە ئەو جۆرانەیە کەوا بە ئاشکرا دەکرێت و ئینسان کاتێک هەڵدەسێ بە ئەنجامدانی ئەم جۆرە ئیشانە ئەبێت مجاهدەی نەفسی خۆی بکات کەوا تووشی ڕیا نەبێت، چونکە ئەو جۆرە عیبادەتانە سوودی خۆی هەیە کەوا بە ئاشکرا دەکرێت. هەروەها هەندێک جار باشتر وایە کەوا هەندێک عیبادەت بەنهێنی بکرێت، بە تایبەت لەو کاتەی کەوا ئینسان بترسێ لەسەر خۆی کەوا تووشی ڕیا ببێ، باشتر وایە کەوا چییە؟ ئەو عیبادەتە بە شێوەی نهێنی بیکات. ئەنجا بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەو نمونەی هێناوەتەوە، واتە ئەو کەسەی کەوا قورئان بە ئاشکرا دەخوێنێ وەکو ئەو کەسەی لێ کردووە کەوا بە ئاشکرا سەدەقە دەکات، چونکە هەندێک جار بە ئاشکراکردنی عیبادەتەکان دەبێتە مایی بەدبەختی بۆ ئەو ئینسانی کەوا تووشی ڕیا دەکات، تووشی سومعی دەکات، واتە ئیشەکە بۆ خوا ناکات. ئەوە زۆر زۆر خەتەرە ئازیزانم. اینجا ئەو کەسێکی کەوا بە نهێنی عیبادەتێک دەکات، لەوانەش کەوا قورئان خوێندنەوەیە، وەکو ئەو کەسێک کەوا بە نهێنی سەدەقە بکات، چونکە ئەو کەسێک کەوا بە نهێنی سەدەقە دەکات ئەجر و پاداشێکی زۆر زۆر گەورەی هەیە، چونکە ئەو عیبادەتەی وا لێ کردووە کەوا لە نێوان خۆی و خوای پەروەردگارا بێت. جا بۆیە باسمان کرد، باسی دەکەین، ئەڵێین ئەو کەسەی کەوا دەزانێت دوورە لە ڕیاءەوە، ئەگەر قورئانیش بە ئاشکرا بخوێنێ هیچ کێشەیەکی نییە، زۆر زۆر ئاساییە، بەڵکو باشتریشە لەبەر ئەوەی خەڵکێک سوودی لێوەرئەگرن، گوێبیستی ئەو ئاەتانە دەبن کەوا ئەو بەڕێزە قورئان دەخوێنێتەوە بە ئاشکرا. ئەوە نیعمەتێکی گەورەیە، بەڵام بەو مەرجەی دوور بێتەوە لە ڕیا. دەچینە خزمەتی فەرمودەی کۆتایی و دەیەم، خۆشەویستی بیستنی قورئان. عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال لي رسول الله صلى الله عليه وسلم: اقرأ علي القرآن. فقلت: يا رسول الله، أقرأ عليك وعليك أنزل؟ قال: إني أشتهي أن أسمعه من غيري. فقرأت النساء حتى إذا بلغت: فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. فرفعت رأسي أو غمزني رجل إلى جنبي فرفعت رأسي فرأيت دموعه تسيل. رواه البخاري ومسلم واللفظ لمسلم.
خۆشەویستان، عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێی فەرمووە اقرأ عليه القرآن. چی نیعمەتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوایە بە ئیبن مەسعود کە سەحابیەکی جەلیلە پێی دەفەرمێت قورئانم بەسەرە بخوێنەوە، با گوێبیستی قورئان بم لە دەمەکانی تۆیە ئیبن مەسعود عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئەوش دەفەرمێ ئەقرأ عليك وعليك أنزل. چۆن بتوانم یا رەسوول الله قورئان بەسەر توا بخوێنمەوە و بەسەر توا نازڵ بووە و دابەزیوە؟ قال پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی إني أشتهي أن أسمعه من غيري. حەزەکەم لە غەیری خۆم کە گوێبیستی قورئان بم. ابن مسعودیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت فقرأت النساء، سوورەتی نیساءم خوێندەوە هەتا گەشتمە ئەو ئاەتە فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. ئەڵێ سەرم بەرز کردەوە یان پیاوێک لە تەنیشتم ئاگاداری کردمەوە فرفعت رأسي سرم برز كردوا فرأيت دموعه تسيل. تماشا كم بيغمري خوش اسمه صلى الله عليه وسلم چاوەکانی پڕ فرمێسک بووە و دێتە خوارەوە. خۆشەویستانە فەرموودەیە بەڕاستی دەرچوانی زۆر تێدایە. ئەگەر ورد ببینەوە تەماشاکەین مامۆستای مرۆڤایەتی و پێغەمبەری مرۆڤایەتی کەوا قورئانی لەسەر نازڵ بووە و دابەزیوە داوا لە یەکێک لە سەحابەکان دەکات. ئەمەش ئەو پەڕی تەواضوعی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کەوا قورئانی بەسەرا بخوێنێتەوە بۆ ئەوەی حەزی لێکە پێی خۆشەکەوا گوێبیستی قورئان بێ لە غەیری خۆیەوە. اینجا تەماشای ئەو ئەدەبەی ئیبن مەسعود کەن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا قورئانەکەی بەسەرا خوێندەوە سەری داگرت بوو هەتا گەشتە و ئاەتەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گوێبیستی دەبێت، چونکە ئەو ئاەتەش پەیوەندی بە قیامەتەوە. خۆشەویستان تەماشای پێغەمبەری خۆشەویست بکەن صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتیشە هەوڵمان بۆ دەدات، هەوڵ بۆ ئومەتەکەی دەدات. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. چۆن فرمێسک نایەتە خوارەوە کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ببێتە شاهید بەسەر ئومەتەکەیەوە. ئەی ئومەتەکەی پێغەمبەری خوا چۆن ڕەفتارەکەن لەگەڵ پێغەمبەری خوا؟ مافەکانی پێغەمبەری خوامان داوە صلی الله عليه وسلم، دینەکەی پێغەمبەری خوامان سەرخستووە صلی الله عليه وسلم، ئاگاداری قورئانەکەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم کەوا دابەزیوە بۆ بەسەری لەلایەن خوای پەروەردگارەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خۆمان و دایک و باوکمان و کەس و کارمان خۆشمان دەوێت. بۆیە ئازیزانم ئەوە پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەت شاڵێ ئومەتی ئومەتی با ئێمەش لەو ئومەتەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم سنەتەکانی جێبەجێ بکەین. دەرسوانەی زۆری تێدایە. بەو شێوەیە خۆشەویستانم دێنە کۆتایی وانەی دووەم لەم خولە پیرۆزە. داواکارم لە خوای پەروەردگار قورئانی پیرۆز بکاتە بەهاری دڵەکانمان. داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاس و سەوابمان پێ ببەخشێت، کار بە ئەو قورئانە پیرۆزە بکەین، کار بە ئاەتەکانی قورئان بکەین. خوای پەروەردگار پاداشتی ئێوەش بداتەوە. خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت، لە گوناحی دایک و باوکمان، لە گوناحی خێزانەکانمان، لە گوناحی مناڵەکانمان، لە گوناحی مسلمانان خۆش بێت. وصلى الله وسلم على نبينا محمد
والسلام عليكم ورحمة الله وبركاته.